مریشک فرۆشی ماڵی خەسووم. ئۆمەرەکان خۆتان دەرخەڵێ ماڵی خەسووتان ئەگەرەتانەی دڵی خەسووتان ڕازیکەن وەرنەوە مریشکە بەرنەوە. تەبەن دەستاوی دایکم ناگاتە خەسۆی بێمە جامەلە. ئەلێرە پێدەڵێم زۆرم خۆشێ. زۆربەی شەوە دەرەکرێم لەبەر دیواری ماڵان لەسەرما هەڵە لەرزێم گەورەنی ئەو شێر بتانێنەوە. من و براکەم هەسانی بە کردنەوەی دوکانێک مریشک تێدا فرۆشی بەناوی مریشک فرۆشی ماڵی خەسووم. باشە مریشک لە ئێمە تەناو بە 2750 یعنی لە وەستەکەت سەنێ بۆمان بێ ئەمە دێنە ئەوەنە زیاد ناکەینە سەر تەناو 1000 نەپاکردنەکە حەق خۆمان و لە بەیانی بەدواوە یعنی تەنها بۆ یەک ڕۆژەش لەبەر ئەوەی یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانە دووش لەبەر ئەوەی خەڵک فەقیر و کەم دەرامەتە تێگەی لەبەرەوەی گۆشت گران بۆ گرانی ڕووکرێتە بازار. من تقریبا نزیکەی ساڵ کە بێژیمێنەوە باشە جا خۆ دەزانی عادەدەم کەسانی کە تازا و سەرگیریەکەن داعوت و داعوتکاری زۆرە بێ جا ماڵی خەسووم داعوت زوو ڕۆشتن بۆ ماڵی خەسوومە داعوتکاری بێت جا مریشکێکی لێ نابوو زۆر بەتام بوو باشە هەر زای من بڕۆشتمە ئەزانی من بەدڵمە لەبەر دڵی من نەوی دڵم لەبەر دڵی من هەرو مریشکی لێنە بە هەمان دەستا و بە هەمان مریشکەکەی زۆر بەتام بوو جا ئەو بیرۆکە لەوە بۆم هات کە بەناوی مریشکی ماڵی خەسووم داێنم جا کاکە حەمە پاشتێککە تێڵێم لە ماوەیە کە زانی بەناو ماڵی خەسووم داێنم تەلەفۆنی بۆ کردم زۆرشی پێخۆش بوو بەناوی ماڵی خەسووم دامناوی ئینشەڵڵا تەمەنی درێژە بێت جا لە ڕێگەی ئەم ڤیدۆی ئێوە ئەم کەناڵی ئێوە پایتەخت میدیا بە شەڕمان مەدەن تەبەن دەستاوی دایکم ناگاتە خەسۆی بێمە جامەلە بەڵام هەردووشیان بۆ من وەگێکە بە یەک چاوسێرەکەم علاکولین نەک تۆ زۆر کەس پێمان بڵێن بۆچی ناوتانەوە مریشکی ماڵی خەسووم جا ئەو کەسێک کە مریشکەکەمان لێکڕێ زیاد پێی سێرە کە دێتە ژوورە بە ڕۆیەکی خۆشەوە بە خەندەیەک و دێتە ژوورەوە ئەڵێ پرسێم کاک ئەلەنیان کاک بڕوا ئەو ناوەتان بۆ دانا ئەو مشتەرانی کە دێنە ژوورەوە کە سەردانمان دەکەن ئەبین کە لە مریشک فرۆشی ماڵی خەسووم نووسرا و لۆگۆی ئەلەندی بەسەرەوە بەخەدەوەیە جا دێنە ژوورەوە ئەلەن دەبینن کە کارەکات داوای لەکەن کە گۆرانەیەمە لەلەن چ گۆرانەکان بۆڵی هەی سڵاو لە جۆگرانم بە جوانی جۆ بگرن لێم بەسەر هاتی ژیانم لەم گۆرانیەدا دەڵێم کورتە چیرۆکێکی تاڵ لە بەرگوێ ئێوەی دەنێم منداڵێکی هەتیو بووم زۆر تاڵاو دەهاتەڕێم کوێی لەی زردایی کێک بووم ناچار بووم ئاوا بژێم باوکم وەک باوک دیارە بێڕەحم بووە یالێم کەسیان منیان نادەویست نازیشیان نەدەدا پێم دایکی خۆم لێکرا بوو نەمدەزانی کوڕێکم چاوەڕێ ئەو ڕۆژە بووم لەو کۆت و بەندا دەنێم زۆربەی شەو بەگریانۆ ئەم مدایە دووری لێم خۆزگە ئێستاد بینیم چۆن لە ناو خەماگرێم دەستێکی تۆم بگاتێ و لەو نەهامەتیا دەنێم بۆچی ڕشتی تێکتدا ماڵولانە و بێسکەوتێم ئەی بۆ ناگەڕێیتەوە باوشتکەی بە هاوڕێم با کۆتاهی بێ بەم حاڵم زۆربەی شەوە دەرەکرێم لەبەر دیواری ماڵان لەسەرما هەڵە لەرزێم گەورەنی ئەچێ بۆ مەکتەب بەدا دایکم نەیگۆڕێیان نەیبینێ ناڕە بۆ مەکتەبە کاتێ دێتەوەش ئەڵەدا لای تۆ خۆمە مەگی چی بەدای ئەڵە لێرە چی پێڵێ ئەلێرە پێدەڵێم زۆرم خۆشێ خۆتان نەزانن سبەن یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزە ئینشەڵڵا خۆی گەورە نوێژ و ڕۆژ و تاعاتی هەموو لای قبول کات جا ئەمەوێ ئۆفەرێک ڕابگەێنم من و ئەلەندی بچووک دوو براین لە شاری کەرکووک لە شۆراوین لەسەر ڕێگای نوروستی باشە ئەمە لە ڕێگای کەناڵی پایتەخت میدیا و ئاماژە بە شتێ بدەم لە دوکاندارەکان لە شوێنان بە 2750 مریشک بە 2750 بە 2 نیوە لە لای من مریشک تەناو بۆ سبەینێ کە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانە تەناو 2000 باشە ئەمە لە پێناوتی ئەمانزم چی ئەمانزمەوە کە گرانی ڕووی تێکردوین لەبەرەوەی گۆشت گرانە باشە ئەمەش من و ئەلەندی بچووک تەناو بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز لە خزمەت ئەو کەسانی کە هەژار و کەم دەرامەتی مریشکمان کردوێتە 2000 ئەمە ئامانزمەوە کە لە ڕزقی بەرامبەرەکەم دەبلا لەو کەسێک کە مریشکە فرۆشێ لە چوار دەورەم نامە بەستمەوە نیە یەک لە پێناو مانگی ڕەمەزان دوش بۆ کەسانی کە هەژار و کەم دەرامەتن هەر کاتی هاتن من بچووکی دانەکەم نەشتان بوو پارەکەی لە ئایدی ئەلەندی بچووکە پارەکەی لە گرفان ئەلەندی بچووک هەلە شتێکمان لێ بچوو پێیان بڵێن گەیاندیشمان هەیە بۆ تەواوی گەڕەکەکانی کەرکووک
بەڵام بە تایبەتی شۆرە بۆ چکە خۆمان لە شۆرایی بۆ جەماعەتی شۆرە وانە یانزی بێ بەرامبەر